لەو بازارەیەمە دۆڕاینەمە کوڕی کاسبین زیلی کاسب لەو بازارەیە ئەوەی کاسبی لێ ناگەڕێن کاسبی بکە لێ ناگەڕێن کاسبی بکە شەی تێدایە مافیای تێدایە پارەخۆری تێدایە زەلام هەبوو لێرە بە دەرپێ قوتەی هاتە ناو بازارەی بە مۆنیکاوە نەوشە و خانی 50 دەفتەری ڕۆیشتە دەرێ نەگبرێ بێ دوکانی بگری بەسکی نێو ملەتەی مژیە ئەدێ حکومەتە لۆ ئەو دزەی لە چێندەرە ئەدی لۆ من هەیە حکومەت لۆ من هەیە لۆ چار سارە ڕوو ڕەشی هەموو قەسابان بووم بە من دەرێ وەرە لە بن عاردی وەرە دەرێ ئەو بازارە بەس دزی تێدا هیچ تێدا نیە حکومەت لۆ نایە خەت کاکە وەرە ئاسایش وەرە حکومەت وەرە شورتە غەڵەتێکمە بوو لەو بازارەی حەقم پێ نەدا بابی هۆرد و چاوم دەربینی بەس حکومەت ئەمن خۆم بە کوڕی تو دەزانم چێ بابی منە بابێ حەقم وەرگری لە چاویان دەربینیتن دەرێ کرێ فەرمەوە دوکانمە کرێ بە چ بدەم ها ئەوە دوکانمە قەپاتە کرێ بە چ بدەم ها جوان تەسویرکە کرێ بە چ بدەم داواکاری من دوکاندارە دوکانی بە 7 دەفتەری کرا فەرمووی سەکرێ چییە ماری لە سەردانە خانی لە سەردانە سارێ لە سەردانە سای پاسکە لێ شێستاکە فەرم جەناب هەژ ماگاتم دینارێکم استفادە نەکردیا دوو جەناباتی تیجارەش بازرگانی گەورە ئەوان ئیرهابنیان کەسێک بە داواکاری داوا بکات بێتن یان ئەمایان ئەوان معقول نییە ئەمە لێکوانە هەتا کەنجی ئەمە ئەوابی معقول نییە کرێ هەونداتە کرێکەمان و کەم کەنەوە کاچمیان با پاشە کەفتێک دو دینارمە هەبی